ئۆپراسیۆنەکانی سپای تورکیا بەردەوامە بە بیانوویەوەی کە تورکیا دەڵێ کە دژیە و لایەنانە دەوەستێتەوە کە هێرش و بەرژەوەندیەکانی وڵاتەکەیان دەخەنە مەترسی و هێرش بۆ سەر وڵاتەکەی دەکەن. تورکیا لە ساڵی 2016ەوە تا ئێستا سێ ئۆپراسیۆنی گەورەوە لەشکرکێشی گەورەی ئەنجام داوە بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان کە توانیوتی بە هاوکاری گروپە چەکدارەکانی سووریا نزیک لە وڵاتەکەی بەشێک لە خاکی ڕۆژاوای کوردستانیش کۆنتترۆل بکات لەو شارانە لە کات 2016ەوە تا ئێستا. وەروهام ئۆپراسیۆنانی کە ئێستا ئەنجامی داوە بەشێک لە خاکی هەرێمی کوردستانیشی کردوتەوە جگەلەوەی کە لە ڕۆژاوای کوردستان شوێنی سڤیل نشینیشی کردوتە ئامانج. زیاتر قسە دەکەم مەبەستی تورکیا بە تایبەتی لە ئۆپراسیۆنەکانی بۆ ناو ڕۆژاوای کوردستان بە تایبەتی بۆ سەر هەرێمی کوردستانیش لەلایەکی ترەوە کۆماری ئیسلامی ئێران خاکی هەرێمی کوردستان دەکاتە ئامانج و هێرشی دەکاتە سەر. میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت لە هەڵەبجەوە بەڕێز دڵشاد نامیق شرۆڤەکاری سیاسی لەو زیاتر دەپرسم سەبارەت بە ئامانجەکانی ئەم دوو وڵاتی دراوسەی هەرێمی کوردستان و عێراق. بەڕێز دڵشاد ئەم کاتت باش. با سەرەتا سەبارەت بە ئامانجەکانی ئۆپراسیۆنەکانی تورکیا لە بەڕێزت بپرسم بۆ سەر ڕۆژاوای کوردستان بە تایبەتی ئامانجی سەرەکی تورکیا لە ئۆپراسیۆنەکانی چییە لە ڕۆژاوای کوردستان؟ بەڵێ سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی ئێوە. دیارە تورکیا ئەوەتەی کە ڕژێمی سووریا بەو قۆنەگەشتۆتە ئەو قۆناغاوە نائارامیەکان لە سووریا سەری هەڵداوە لە دوای 2011 بەدواوە. تورکیا هەمیشە بە حەزەر و بە شێوەیەکی وریاییەوە مامەڵەی کردووە لەگەڵ دۆخی سووریا و بە تایبەتی ترسی تورکیا لەوەیە کە کورد لەو بەشەی کوردستان بگا بە مافەنەدەوەیەکانی خۆی و بتوانێت خاوەنی کیانێکی خۆی بێت. ئەوەشی کە لە دوای ساڵی 2014 و دوای هاتنی داعش و ئەوانەوە زیاتر تورکیا مەترسیەکانی لەسەر ڕۆژاوای کوردستان و لەسەر دۆخی سووریا زیاتر بووە. ئەوش لەبەر ئەوەی کە ئەو پشتیوانیە نێودەوڵەتی کە بۆ ڕۆژاوای کوردستان و هێزە چەکدارەکانی کورد کە بەشێکیان هێزی چەکداری کوردین لە ڕۆژاوای کوردستان هاتۆتە کایەوە. ئێستا ئەم مەترسیی ئێستای تورکیا ئەم هۆکاری کە طبعا ئەمە درێژکراوەی هەموو ئەو هێرشانەیە کە پێشتر تورکیا بەڕاستەوخۆ یا بەنەڕاستەوخۆ بۆ سەر ڕۆژاوای کوردستان کردوێتی. ئێمە زانین کە لە ساڵی لە پێش 2020 تورکیا مەسەن ئافرینی داگیر کردووەوە، دواتر بە بەردەوامی هێرش و پەلاماری هەبووە بە بەردەوامی دەورپێچ و کۆنتترۆڵی هەبووە بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ئەمەی ئێستا درێژکراوە و بەردەوامی ئەو سیاسەتانەی پێشووی تورکیایە. هۆکاری ئەم بابەتەی بۆ ئێستا ئەگەڕێتەوە بۆ چەند مەسەلەیەک. یەکەمیان جۆرێک لە تورکیا لە ڕووی ناوخۆیەوە بەرەو هەڵبژاردن ئەڕوا و ئەم هەڵبژاردنە چارەنووسسازە بە نسبەت یەکلاییکردنەوەی سیاسەتی ناوخۆیی و کێبەرکەی هێزی سیاسیەکانی تورکیاوە. بەداخەوە لە تورکیا شوای لێ هاتووە هەر هێزێکی سیاسی تند بێت بەرامبەر بە کورد، دژی زیاتر دژی مافەکانی کورد بێت لە ناو تورک لە لای شەقامی تورکی بەداخەوە زیاتر دەنگ ئەهێنێ و زیاتر دەرفەتی مانەوەی بۆ هەیە. بۆیە ئێستاش وەک جارانی پێشوو دەوڵەتی تورکیا ئەوێ ئەم کێشەیە ئەم جۆرە لە ئەزمەی کە بۆی دروست بووە دەسەڵاتی سیاسی ئێستا لە تورکیا بۆ ئەوەی کە پێگەی خۆی قایم کات جۆرێک لە گرنگی مانەوەی بەخۆی بدا لە هەڵبژاردنەکانی داهاتووە، جۆرێک لە پەلاماردانی بۆ سەر کورد هەیە و هەڕەشەکردنی. بەڕێز دڵشاد هەر ئەم بابەتێک ئێستا لێرە باستان کرد بە دەرفەتێک دەزانم کە پرسیارێکی هاوشێوە لەم بارەوە بکەم. ئەوی شەوەیە کە ئێرانیش بە هەمان شێوەکە هێرشی سەر خاکی هەرێمی کوردستان دەکات بۆ چوونەکان وا دەڵێن کە بەهۆی کێشە ناوخۆیەکانی خۆیەوە هێرشەکانی دەگوازێتەوە بە دەرەوەی سنوورەکانی و دوێنێ وەزیرانی دەرەوەی ئێران و تورکیا بەیەکەوە بەر لە دەستپێکی ئەم ئۆپراسیۆنانە قسەیان کردووە. ئایا ئەمە هیچ هاوشێوە دەبینن لەگەڵ تورکیا و ئێران کە بەو شێوەی پەلاماری خاکی هەرێمی کوردستان و ئێستاش ڕۆژاوای کوردستان دەدەن؟ بەڵێ جا من لە خاڵی دووەم با لەسەر تورکیا بڵێم، دواتر ئێمە سەر ئێرانی تەبان بە دڵنیایی لەگەڵ ئەوە حەقیقەتێکە کە مەسەن ئەوان ئەزمەکانی خۆیان قەیرانی خۆیان ئێرنە دەرەوە. خاڵی دووەم کە هۆکاری ئەوەی کە تورکیا ئێستا ئێوە ئەم پەلامارە بۆ سەر ڕۆژاوای کوردستان پەرە پێ بداوە لەوانەشە بەگە هێرشی زەمینی بکاوە وەکو هەڕەشەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە جۆرێک لە نەرمینواندنی تورکیا هەیە بەرامبەر بە سووریاوە. باس لەوە ئەکرێت کە تورکیا تەلمیحات ئەدا بەوەی کە ئامادەن لەگەڵ سووریا ئاش ببنەوە و لەگەڵ نظامی سیاسی ئێستای سووریایە پەیوەندی ببەستنەوە و جۆرێک لە عیلاقات بگەڕنەوە بۆ یەک لە نێوانیانەوە. ئەمەش بەمانای ئەوە دێکە ئیدی تورکیا وازی لە فکرە و بیرروباوەڕی ڕۆخاندنی ئەسەد و وەلاوەنانی ئەسەد هێناوە. هەر بۆیش ئەمەی بە بڕۆی من ئەمەی ئێستا ئەکرێت لە ڕۆژاوای کوردستان دەستبەرداربوونی ئەسەد و دەستبەرداربوونی ڕژێمی سووریا
لە برادرانی بڵێن لە پەیەدە کە لەوێ حاکمن و جۆرێک لە دەستبەرداربوونەوە بڵێن بە قوربانیکردنی کوردە لەوێ بۆ باشبوونی عیلاقات و پەیوەندیەکانی سووریا جارێکی تر لەگەڵ تورکیایە ئەمە خاڵێکە کە پێویستە هێزە سیاسیەکانی دەسەڵاتدار لە ڕۆژاوای کوردستان ئەمە لە بەرچاو بگرن و نەهێڵن ئەم گۆڵیان لێ بکرێ. بەنسبەت ئێرانی شەوە تەبعاً هەمان بابەتە ئێران ئێستا لە ئەزمەیەکی گەورەی داخلیات تێئەپەڕێ و ئێمە زانین کە سەرڕای ئەوەی مجتەمەعی نێودەوڵەتی بەرامبەر بە ئەو دۆخی ناوخۆیی ئێران بێدەنگە بەڵام ئەمە بەمانای ئەوە نییە کە دۆخەکە لە ئێران ئارامە هەر بۆیە ئەبینین لە ئاسی لوتکەی باڵای دەسەڵاتی سیاسی لە ئێرانە باسی دۆخەکە و مەترسیداری دۆخەکە ئەکرێ دۆخەکەیان لە ڕووی ئابووریەوە ئەزانین کە بەردەوامی ئەملەی ئێرانی لە دابەزینایەوە بژێوی و ژیانی خەڵک بەرەو خراپی ئەڕوا لە ڕووی سیاسیەوە ناسەقامگیرێکی سیاسی هەیە بە دەرەجەی ئیمتیاز کە لەوانەیە ئەوەتەی کە کۆماری ئیسلامی ئێران هاتۆتە سەر دەسەڵات لە ماوەی 40 ساڵی ڕابردووی تەمەنیا بە ئەزمەی سیاسی ئاوها تێنەپەڕی بێکە شەقام بەو شێوەیە لە دژی یەکدەنگ بوو بێ بەڵام ئەمان لە بری چارەسەرکردنی ئەم گرفتە ناوخۆیانە لە بری وەڵامدانەوەی داوخواستەکانی خەڵک هەمیشە بیر لەوە ئەکەنەوە چۆن بتەوێت کاڵایەک بنێریتە دەرەوە ئەوها ئەزمە سیاسیەکانی خۆیان بنێرنە دەرەوە بە دەرفەتیشی ئەزانن کە هەرێمی کوردستان وەک شوێنێکە لە ماوەی ڕابردووە لە ماوەی تەمەنی هەرێمی کوردستانە هەمیشە دەستی دۆستایەتی بۆ دەوڵەتەکانی چواردەوری خۆی درێژ کردووە هەمیشە نەیهێشتووە خاکەکەی بێ بە مایەی مەترسی لەسەر دەوڵەتانی چواردەور ئەمان ئەیانەوێت جۆرێک لە تەزیری ئەزمەکەی خۆیان بۆ هەرێمی کوردستان بکەن و ئەو هێرشانەی کۆماری ئیسلامی ئێرانی چێتە ئەو چوارچێوەیەوە کە بیانوویەکە کە بەڕاستی خۆشان ئەزانن بیانوەکە قابلی تەنانەت مناقەشەکردنیش نییە لەگەڵ ناوخۆی خۆیانە ئەوان لە بری پەلاماری دەرەوەی خۆیان بدەن پەلاماری هەرێمی کوردستان بدەن باشتر وایە لەگەڵ خەڵکی خۆیان دابنیشن لەگەڵ ئەو هێزانە دابنیشن کە ڕۆبەڕوویانە بنەوە لە ناوخۆی ئێران کە ئێمە ئەزانین نائارامیەکانی کۆماری ئیسلامی ئێران لە سنوورەکان نییە ئەگەر لە سنوورەکانی کۆماری ئیسلامی ئێران بواە لەوانەیە جۆرێک لە ینی ئەضعف الئیمان جۆرێک لە پاساو هەبوایە ئەگەر لە سنوورەکانی تورکیا بواە لەوانەیە جۆرێک لە پاساو هەبوایە بۆ تورکیا بەڵام نائارامیەکان لە ناوخۆی تورکیایە دەوڵەتی تورکیا هەڵبژاردن لە سەرتاسەری تورکیا ئەکا و ممکنە ئەم دەسەڵاتە بیدۆڕێنێ و کەسێکی تر بێتە پێشەوە نائارامیەکانی ئێران لە سەرتاسەری ئێرانە لە بلوچستانە لە ئەو سەری ئێرانە هەتا ئەم سەری ئێران کەواتە لە سنوورەکانە نییە کە هەرێمی کوردستان لەم مەسەلەیە تاوانبار بێ و خاکێک بێ و بەنسبەت تورکیاوە جگە لە بابەتی ناوخۆیی بابەتی پەیوەندی لەگەڵ وڵاتانی دیکە بە تایبەتی ئەمریکا هەیە ئەم ململانەی نێوان ئەمریکا و تورکیا بەوەی کە تورکیا گلەی دەکات ئەمریکا دژبەرەکانی تورکیا لە نێو خاکی ڕۆژاوای کوردستان و سووریایە تورکیا چەکدار دەکات ئەمە پەیامێکی تورکیانیە تحدایەکی تورکیانیە بەرامبەر بە ئەمریکا لەم کاتەدا بە تایبەتی مەبەست باش لە پرسیارەکە تێنەگەشتم تورکیا ئەوێ دژبەرەکانی ئەمریکا چەکدار بکات ئەوەی کە تورکیا گلەی لە ئەمریکا دەکات کە پاڵپشتی ئەو هێزانە دەکات کە دژایەتی تورکیا دەکەن بە تایبەتی یەپەگە و پەکەکە کە بە تایبەتی باڵە سەربازیەکانی پەکەکە کە لەلایەن ئەمریکاوە چەکدار دەکرێن لە خاکی ڕۆژاوای کوردستان بە تایبەتی بەڵێ ئێمە ئەزانین یعنی ڕوئیای ئەمریکا لە دوای 2011ەوە بریتی بووە لە ڕوخاندنی ڕژێمی ئەسەد و هەر هێزێک لە ڕوخاندنی ڕژێمی ئەسەد نەخشی هەبوو بێ دەسەڵاتی هەبوو بێ توانی بێتی لە ساحەکەیە بەرگری بکە باڵێن هێرش بکەوە ئەرز ڕزگار بکە ئەمریکا یارمەتی داوە و هەر لەبەر ئەوەش کاتی خۆی پەکەکە باڵی سووریای پەکەکە کە پەیەدەیە و باڵی سەربازی ئەم هێزە توانیوێتی لەوێ نەخشی هەبێەوە وەکو هێزێکی چەکدار لەوێ بووە ئەمریکا کەڤەرێکی بۆ دروست کردو و هاوکاری کردووە لەبەرەوە ئەمریکا سیاست و استراتیژی خۆی هەیە ڕاستە ئەمریکا و تورکیا هاوپەیمانن بەڵام ئەمریکا سیاستەکەی بریتی بۆ لەمە کە تورکیای سووریای دوای ئەسەد نەکەوێتە دەست ئەو هێزانەی کە نزیکن لە داعشەوە فکر و بیر و باوەڕیان داعش و هاوشێوەی داعشە کە ئەزانین بەرەی نووسڕە و ئەو هێزە تیرۆریستانەیە کە لەوێ دروست بوون و ئەم مەترسیە دوای 2014 لە دوای 2014 کە دروست بوو کە بەدیلی ئەسەد بریتی بێ لەم هێزانە ئەمریکا بە دوای هێزگەلێکا گەڕاون کە هێزگەلێکی ئایدۆلۆژی فەندەمێنتاڵ نەبن کە ئەمن و ئاسایشی ناوچەکە و جیهان بخە لە مەترسیەوە لە شێوەی داعش لەبەرەوە لەم ڕوانگەیەوە ئەمریکا هاوکاری کردووە بە بڕوای من لە کاتی خۆشیە سووریا ئەمەی زانیوە تورکیا ئەمەی زانیوە و ئەمە بە ئاگاداری تورکیاش کراوە بەڵام ئێستا کێشەی تورکیا ئەمەیە کە
ینی ڕۆیای بۆ داهاتووی ئەسەد لە گۆڕانکاریایە بۆ داهاتووی سووریا لە گۆڕانایە کە دواهەمین لێدوانی ئەردۆغان ئەڵێ دوای هەڵبژاردنەکان بە جۆری پەیوەندی خۆمانە ئەچینەوە لەگەڵ حافز ئەسەد لەگەڵ بەشار ئەسەدا ئەمە پێچەوانەی استراتیژی ئەمریکایە کە بریتیە تا ئێستا بریتیە لە ڕوخاندنی ئەسەد و بەشێک لە دەوڵەتانی خلیجیش کە جۆرێک لە پەیوەندیان لەگەڵ تورکیا هەیە خەریکن ئەو پەیوەندی لەگەڵ ئەسەد ئاسایی یەکەنەوە کەواتە ئەمەی کە تورکیا گلەیی لە ئەمریکاکە جۆرێکە لە ناهاو ئاهەنگی کە لە سیاسەتی نێوان تورکیا و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەیە چونکە ئەمریکا نایەوێت ئەو هێزانەی کە لە ئەوەوە نزیکن و ئەو هێزانەی کە ئەمریکا پشتیوانی ئەکات نایەوێت تورکیا لە دژیان بێت نایەوێت تورکیا دژیان بکە بەشێکی گرفتەکەش ئەکەوێتە سەر خودی ئەو هێزانە ئێمە لە هەرێمی کوردستان جۆرێک لە کەڤەری سیاسیمان هەبووە لە ڕابردووە لەلایەن ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بەڵام نەبووینەتە مەترسی لەسەر تورکیا نەبووینەتە مەترسی لەسەر هاوپەیمانەکانی تورکیا هاوپەیمانەکانی ئەمریکا هەر بۆیە ئەمریکا مەسەن بەردەوام بۆ لە پشتیوانیکردنی ئێمە وەڕێگەشی نەداوە بەتایبەتی لە 2023ەوە ڕێگە نەداوە تورکیا و هیچ هێزێکی تر ڕاستەوخۆ تهدیدی لە ناوچوون و وجودمان بکەن بۆیە ئەو هێزانش کە لەو ناوچانە سوودمەندن لە کەڤەر لە هاوکاری ئەمریکا لە پشتیوانیکردنی ئەمریکا پێویستە سیاسەتی خۆیان بە شێوەیەک دابڕێژن کە هاوپەیمانەکانی ئەمریکا نەکەنە ئامانج قەزیەی کوردی بەتایبەتی لە هەر پارچەیەکی کوردستان پێویستە خصوصیەتی خۆی هەبێ ئەم هێزانەی ڕۆژاوای کوردستان پێویستە کە داکۆکیکار بناسیرێن لە قەزیەی کوردی لە کێشەی کورد و لە پرسی کورد لەو پارچەیە وهات وێنە نەکەن کە ئەیانەوەی کێشە و سەرێشەیەک بۆ تورکیا یانە هێزێکی تر کە لە ناوچەکە هەن و هاوپەیمانی ئەمریکان دروست بکەن ئەمە بەو مانایە نییە کە ئێمە لە مافەنەتەوەی نیشتیمانیەکانمان خۆش بین و دەستبەرداری بین لەبەر ئەوەی دەوڵەتی خۆمان ڕازی بکەین نا بەڵام بەو مانایەیە کە بتوانرێ لە ناو یاریگاکەیە بە شێوەیەک یاری بکرێ کە بتوانرێ بیبیتەوە و یاری سفری نەبێ یان هەموو شتێک یا هیچ مناوێ لەبەرەوە لە کۆتاییە تورکیا دەوڵەتێکی گرنگە تورکیا دەوڵەتێکە ئەندامی ناتۆیە و ئەمریکا ئەگەر لە مەرحەلەیەک پشتگوێی داوخواستەکانی بخا لە قۆناغێکە ناچار ئەبێ بۆی بگەڕێتەوە چونکە ئێمە ئەزانین ئێستا لەسەر ئاستی جیهانیش وردە ململانەیەکی نێودەوڵەتی خەریکە دێتە کایەوە کە چقی ئەم ململانەیەش بەڕاستی بەشێکە لەو وڵاتانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نزیکن لە موقفیان نادیارە تا حدێکی زۆر کە بە چ لایەکی ململانەکە ئەکەون تورکیا بەو موقع جوگرافیایی کە هەیەی بەو سیاسەتە هەرێمی و نێودەوڵەتی کە هەیەی ئێستا لە هەمان کاتە لەگەڵ رووسایە کە دژبەرێکی گەورەی ئەمریکایە لە پەیوەندێکی زۆر باشایە لەولاشەوە لەگەڵ ئەمریکا لە پەیمانی ناتۆیە کەواتە پێویستی سیاسەتی ئەمریکا هەمیشە ئەمە ئەخوێنێتەوە کە چۆن تورکیا لەو بازنەیە بێڵێتەوە کە خزمەت بە سیاسەتەکانی خۆی بکە بۆیە هەڵەیە ئەگەر ئێمە وابزانین ڕۆژێک لە ڕۆژان ئەمریکا دەستبەرداری تورکیا ئەبێ لەبەر خاتری ئێمە بەڵام بۆ مانایەش نییە کە ئێمە دەستبەرداری استراتیژی نەتەوەیی خۆمان ببین لەبەر بەرژەوەندی وڵاتێک یادوان بەڵام یەکخستن و گونجاندنی بەرژەوەندیەکانمان و خصوصیەتدان بە پرسی کورد لە پارچەکانی کوردستانە هەر یەکەو بەپێی تەبیعەت و سروشتی پارچەکە خۆی بەپێی ئەو پێکاتانی کە لەگەڵ ئاژی بەپێی سیاسەتی واقعی و سیاسەتی سەردەمیانە ئەتوانێ خزمەتێک بە مانەوەی ئەو کیانەکە کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان و بەنسبەت ئێرانیشەوە هەروایە ئێمە هەرچۆن نەبووین بە تەرەفێک لەگەڵ بۆ دژایەتیکردنی ئێران بە هەمان شێوە ئێرانیش ناکرێ ئەو پاساوە بەدەست خۆیەوە بۆ پاساوێک بگەڕێ بۆ ئەوەی ئەزمەیەکی ناوخۆیی کە لەسەر هەڵدانایە بێتە دەرەوە و هەرێمی کوردستانی پێوە بەڕێز دڵشاد نامەیەک شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو.